بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. زۆر جار تۆقێنەری مردن و قبر لەوەوە سەرچاوە ئەگرێ کە ئێمە بە مردن ئەڵێین کۆچی دوایی، ئەتە دوایین کۆچ. بە قەبرەکانمان ئەڵێین ئارامگای یەکجاری، ئەوەی کە ئێمە پێی ئەڵێین پرۆژەی نیشتەجێبوونی هەمیشەیی. ببورن ئەوەی خۆتان تایە ئەژین ئەوە زۆر کاتیە، بەڵام ئەمەی کە ئیساکەنە عەرستانیەکەم دڵنیاتانەکەم ئەمەش بۆ خۆی هەمیشەیی نییە. کەواتە ئەمە چییە؟ ئەم قەبر و ئەم مەنزڵە چییە؟ ئەم قەبرە خۆشەویستەکەم تەنها وێزگەیە، یەکێکە لە قۆناغەکانی ژیانی ئینسان کە پیا تێ ئەپەڕێ بۆ قیامەت، هیچی تر. بۆ یعنی مردن کۆتایی هاتن و فەنا و تیاچوون نییە، نەخێر. خوای گەورە فەرمێ الذی خەلق المەوت والحەیاتە لیەبلوەکم، ئەو خوایی کە مردن و ژیانی دروست کردووە، کەواتە مردنیش هەر دروست کراوە. بەڵێ کەواتە تیاچوون نییە، خەمی ئەو جانبەتان نەبێ. کەواتە بین ئێستا خوێندنەوەیەکی تر بۆ قەبر کەین، بۆ ئەوەی کە ئەمجارە بەدڵی خۆشەوە سەیری کەین، وەکو چۆن کەسێک ماڵێک بە دڵ و بە گیان دروست دەکات ئەوێت یا بحەسێتەوە. ئێمەش بین لە ناوە ئەو ئاوەدانکردنەوە و ئەو تەعمیر و دەستکاریە بکەین کە دڵمان پێی خۆش بێ. واتە ئەو قەبرە چەندێک تایە بیت لە ئەخیرە شوێنێکی کاتیە و تەنها میوانداری و سەردانێکە و دواییش ئینسانی میوان خۆ تا ئەخیر هەدای ناکوتێ، ئەبێ هەستێ و ئەم شوێنە بەجێ بێڵێ. چۆن وا لەم گەشتە بکەین گەشتێکی خۆش بێ، پڕ بێ لە گوڵ و گوڵزار، دڵمان پێی خۆش بێ، بڵین گەشتێکمان لە پێشە. ئینشا ئەڵڵا لەم گەشتەیە ئینسان ڕێبواری ڕێگەیەکی دوورە. چۆن دڵمان پێ خۆش بێ کە ئەم ڕێبواریە وا لێ بکەین لە هەموو شوێنێکە وچانێ بین و هەستین و بەجێی بێڵین قەبریش یەکێ بێ لە وێزگانەی کەلی لە ئەدەین. عەقڵمان بەو شێوەیە جارێکی تر فۆرماتکەینەوە کە ئەمە دەرەنجام نییە، بەڵکو ئەمە ترانزێتە. ئەم ترانزێتەش ئەبێت هەستی بە پێیکردەوەکەی خۆت بەجێ بێڵی. کەواتە خۆشەویستەکانم، ئەم گەشتەی کە ئێستاکە ئێمە دەستمان پێکردووە پێوترێ مەڵتی سیتی ستریپ، واتە کۆمەڵێک وڵات و کۆمەڵە شاری تیا ئەکەیت وەکو گەشتیار. ما أنا والدنيا إلا كراكب استظل بظل شجرة ثم راح وتركها. منو دنيا وەکو ڕێبوارێک وام کە بەلای دارێکا تێپەڕیوە و شانێکی دا و سەرخەوێکی شکانوە و دوایی هەستا و بەجێ هێشتووە. ئەمە ئەگەر بۆ دنیا ڕاست بێ، بۆ قەبریش چەند ئەو نەڕاستە. کەواتە خۆشەویستەکەم هەر یەکەمان لەم سەفەرەیین گەشتەکەین. نە ڕێک تکتەکە عەکسکەرەوە، تکتەکە دووەنوەی نییە خۆشەویستەکەم، تکتەکە ڕاوند تریپە. یعنی لەم گەشتەیە لە بەهەشتەوە هاتوویت، جارێکی تر ئینشا ئەڵڵا بە پشتیوانی پەروەردگار ئەگەڕێنەوە بۆ بەهەشت. ئەمە ترانزیێتەکەیەتی، یعنی ئەمە گەشتێکی تەواو سوڕانەوەیە. بەڵێ چکە تۆ لێەوە هاتوویت، گەشتەکە و دەست پێ کردووە، ئەگەڕیتەوە بۆ شوێنەکەی خۆت. بۆ ئینسان ئەم گەشتەی کە دەست پێ کرد ئەبێت کۆتاییەکەی دیار بێ، چونکە کە خوای گەورە باسمان بۆ ئەکات فەرمێ واتقوا یوما ترجعون فیه إلی الله. لەو ڕۆژە بترسن، حساب بۆ ئەو ڕۆژە بکەن کە ئاخر ئاەت لە قورئان هاتە خوارەوە ئەم ئاەتە بوو کە ئەگەڕێنەوە بەلای خوای گەورە. واتە هاتووین لەوێەوە، بەڵێ دیسانەوە ئەگەڕێینەوە دووبارە. بۆیە مردن نامان تۆقێنێ. بۆیە خالید لە کاتێکا چووە لای هورموس وتی جئتك بقوم يحبون الموت كما تحبون الحياة. قومێک و سەربازانێکم بۆ هێناویت، چەند ئێوە ژیانتان خۆشەوێ، ئەوان ئەو نەمردنیان لا خۆشەویستە. طبعا ئەگەر مردن ئاوا بێ فمەرحەبا بالمەوت، ئەگەر قەبر ئاوا بێ بڵێ قەبرەکە حازر بە ئەوە هاتم، ئاوەدان بە و لە خزمەتام
ويفرمي يا أيتها النفس المطمئنة چی ارجعي ناڵێ بڕۆ ئەڵێ بگەڕێرەوە کاتە ئەمە گەشتی گەڕانەوەیە غەڵەت تێنەگەین یعنی کەواتە ئەمە پێوترێ ریتێرن تریپ ئەمە گەشتی گەڕانەوە و چوونەوە بەهەشتە ئینشاءالله بە پشتیوانی پەروەردگار هەر کاتێک قەبرمان واسەی کرد دڵنیا بە ئەو مەنزەرە تۆقێنەر ترسناکەی نابێ بەڵێ هەر ترسناکە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەفەرمێ بەڵام گەر ئاوەدانمان کردەوە ئەو کاتە لە کەلاوە و لە ماڵە کاتیەکان و نیشتەجێبوونە کاتیەکانمانەوە ئەچین بۆ شۆنە ئاوەدانەکان و پرۆژە نیشتەجێبوونە هەمیشەییەکانمان لە دنیاە ئێرەش هەر بەجێ هەڵین بە پشتیوانی پەروەردگار بەڵێ کاتە مەفروضە شتەکانمان حازر بێت خۆمان ئامادە کرد بێت بۆ ئەوەی کە ئینشاءالله GPS-ەکەتان ئیشەکات بەڵێ GPS-ەکە بخەنە سەر لینەکە بزانن دیستینیشنەکەتان چەنی ماوە بزان ئەو شوێنی کە بۆ چن لەوانەیە کەمتان مابێ خۆشەویستەکەم سەفەرەکە لەوانەیە زۆر نزیک بێ تۆ سەیری نەخشەکە وکە لەوانەیە ئێستا زۆر نزیک بوو بیتەوە لەو شوێنی کە بۆیە چیت کە قەبرەکەتە بۆیە زۆر بە دووری مەزانە دایمە چاو لەسەر خەریتەکە بێ بزانێک چنێکە ماوە و چنێکە بڕیوە ئای هەمانە زۆری بڕیوە بەڵام بەداخەوە ئاقڵ نابێت بیریشی لە ناکاتەوە ئەم هەموو مەسافەیە چۆ دەستی پێ کرد لە ڕەحمەوە دەستی پێ کرد ئەو مناڵی کە لە ناو ڕەحمە وردە وردە کاتی هاو کە بێتە ناو ژیانەوە لە ناو ڕەحمە دروست بوو ڕۆحێکی کرا بەبەرە دڵی بۆ خۆش بوو چواردەوری ئاوە و خواردنی بۆیەت و لە هیچی کەم نییە و گەرما و سەرمای نابێ ئێمە لێرە پێویستمان بە کراسێکە لەوێ کراس و کفنیشی لە بەرانیە هەموو خواردنەکانی بە حازری بۆ ئەچێ دەست و چاو و قاچی بۆ دروستە بێ تاقەتی هاتنە دەرەوەی نەبوو بەڵام لەژێر زەخت و زۆرێکی ڕەحمە پاڵیان پێوەنا بۆ دەرەوە لە کاتێکا نۆمانگەکەی تەواو کرد لە ڕەحمە ئەمیش تەشەبوسی ئەکرد کە نێت چونکە نێزانی ئەوەی لەو پشت پەردەیەوە چاوەڕێیە کات چییە نێزانی لە پشت پەردەی ڕەحمەوە لە ناو سێ تاریکاییە یەتە ناو دنیایەکی فراوان گەورە ئەو خەڵکی لێیە سەلام عەلەیکوم باشن باوکێکیان کوڕە خۆ منم زانی هەر خۆمم ئەمە ژیانێکی ترە من وا تێگەیشتە بووم هەر ئەو ڕەحمە هەموو شتێکە بۆیە جارێکی تر کە هاتە ژیان یەک مەڵچەی شیری کرد هەموو دنیای بیتە ناچێتەوە ناو ڕەحمەکەی قەسەم بەخوا مردنیش ئاوایە کە ئینسان لێرە دەرچوو چوە ناو قەبرەکەی خۆشیەکانی قەبر و وێزگەکەی خۆی بینی چی بۆ ئامادەکراوە هەموو دنیای بیتە نایەتەوە جارێکی تر چۆن بتوانین ئەمە وا لێ بکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لباسي أما يا فرمي ما على الأرض من نفس تموت ولها عند الله خير تحب أن ترجع إليكم ولها نعيم الدنيا وما فيها والله هركس يكتان لأمره نعمته نازكاني خوي لبهشتو لناو قبرا بيبيشانين حزناكا بقريتو بو دنيا أقبلي كاكا وردروا همو دنيا بطابو وكم بناوتو تازە بێمە بەلایەوە تازە کاکە من دەستم لە شوێنی خۆم گیر بووە لێم گەڕێن بێمە بەناو ئەو خۆڵ و ڕاکە ڕاک و دنیا و لێم گەڕێن کاکی من ئەوم تێپەڕان جارێکتر بێمە مردن بچێژم جارێکتر بێمەوە داوام دەست پێ بکەمەوە جارێکتر بێمەوە ماندوو بم کرێکاری بکەم ئیشکەم جارێکتر بێمەوە بەدوای یەکەیەکی نیشتەجێبوونا ڕۆحم دەرچێ قسەکەی تا ئەمرم تەواو نەبێ نا دەسم لە یەکەکەی خۆم گیر بووە لێم گەڕێن قەسەم بەخوا عەینەن ئەو من ئەڵەیە بۆیە فەرمێ ئەگەر هەموو دنیای بێتە جارێکی تر ناگەڕێتەوە بووی ئەو مناڵەش کە ڕووناکی بینی جارێکی تر ئامادە نییە بچێتەوە بۆ ڕەحم کەواتە خۆشەویستەکانم ئەوەی کە ئەگوزەرێ تەنها لە ناو ڕەحمە تەنها عیسا عەلەیهی سەلام جارێکیان لە ناشتنی یەکێ لە هاوڵەکانە بن
سەحابەکانی باسی ناڕەحەتی و تەنگی و ئازار و تاریکی قەبرەکەن. عیسی عليه السلام أفرمي قد كنتم في أضيق منه أرحام أمهاتكم فإذا أحب الله أن يوسع وسع. أفرمي لشوينيكي تسكترابون واتيسا أو قبريكي ساكنة توزيك دالدياون وهوايك هي لبيني تو بلوككاني تنشتا فمي لشوينيكي تسكترابون لناو رحمي دايكتانا قال خواي قورا أمري كربوتان فراوان كفراوانيكا واتا تشبيهي قبرك أكابتشي تشبيهي قبرك أكاب الرحم بويا آزاري قبريش هربشيك لو آزاري لدايك بون وجاني لدايك بون كإنسان بي لدايك بيه بلي يكشتا بس قناغك هان جاوازة كواتا أتوانين ناوي قبر بلين بوزقي سيمي جياني إنسان وزقيك لناو رحمة چنيكي بيچه مان تبرناكا وزقيك لجيانا 6 سال تبرناكا وزقيك لناو قبرا چن مانيك بو بكمتر ل 6 سال أمش أبيبا مليونها سال چون قبرك أبيبا جيانو فراوان بي دواتريش قبركت ديسان فراوان بي چون رحمكت كاتكي كما جيان دريشترا هربو ريجيا قبريش كاتكي دريشترا الله انجا هرسي تاريكاية كش بسرتوا عينا شبوي بيري نتشي كفن بلوككي سرد قلكي سرد هرسي تاريكاية كابينيتوا بلا خوش ويستكم بلا كواتا برسيارك لخوش ويستكاني خوم بس تو أخو هذا ضلو جواب من بنوا خو ترتينيت خو ماندوكيت قالي والله أما مستقبلا يعني يشكبوا دهاتوا هم بو خوم همالو مسوقرا جوازكم بدر هنا بو مالو منالكم أو نم دفتر بياو أو نم بارتيا صرف كردوا ما وصاب أخوة أما شتيكي مستقبلية منالكم نردو تناو خوندنية كوا خوندنيكي نموزجية برايفيتا باريتيا صرفكم أما مستقبلا باريكم بو خوانون لبانقا يكيكم بو كريون خاون داريتيكن ما وصاب أنا همي مستقبلا تخوا برسيارتان ليكم أما مستقبلا يعني أوا جواب من بنوا بس غازقو بن لقى الخوتانا أما أو شوينية كبية وتريه لا أما جدينا نسرعوا بلان بزماني حال بيطليه أم شوينة هتاهتاية بيطليه سجن يكي مؤبد سجني مؤسسة سجني مؤبد إنسان أجر حكمي أنا بسيريا وسجني مؤبدي بنسيبو شنو كمان توا لهندي قانونا بستوبيان صالة أو بري قانونا كان الدنيا كزور دريج بتوصل صالة كبيش يوتا سجني مؤبد صالة يبرلاك إنسان يشارو ماشي كواتي تجيش تنكامي عن سجني مؤبدة هنا يعني اللي من تاماوم أسوي كساني لنا وسجنا جويان لمانا بس أمان تيجن أوانيك حكمك أبدي دراوة شن بلايا وقرصة لمن تاماوم ليرة بجيم تاماوم ليرة يعني ليرة جنازة كما بندروا بلي بلام ضلنياش تكم أو شركاتيو إيرة جيمانا وو مؤبدة كتخوش يستكم مليونها صالت يا يمنينوا بويا زور كولي بيو هالمقرأ داوا لە خاوەن بردوەکانەکەین هەمویان بێن چیرەکانیان بەرنەوە و نووسینەکانیان بگۆڕن چکە ئەو نووسینی کە لێوێ دانراوە هەمووی غەڵەتە باوکی من تۆ نووسیوتە فڵانی کوڕی فڵان دەسە سرم جارێ فڵانی کوڕی فڵان نەماوە بۆ تۆ بەگەڵ 1 2 نووسیتە ساڵی 1900 ئەو لەدایک بووە یان 2000 ئەو لەدایک بووە 2000 ئەو نەوفاتی کردووە نەخێر ئەمە ئەبێ لە ناوچاوان بنووسرێ چونکە ئەمە ئەو کاتەیە کە ئینسان لە ژیانە بەسەرێ بە ئەوە هی ئەوێ نیە لی بنووسیت ئەکرێ لە ئەکاونتەکەی خۆتاوا بنووسیت ئەکرێ لە شەهادەی میلاد و وەفاتەکەتا ئەوە بنووسیت بەس ئەمە هی سەر کێل نییە باوکی من
لەسەر کێلەکەت ئەزانی بنووسە چی. باوکی من بنووسە ساڵی 1900 ئەو نەوەفاتی کردووە، دواتر چەندێک ئەمێنێتەوە بە بۆشایی بەجێی بێڵە، چونکە ئەمە پرۆژەیەکی ئەبەدیە. ئەمە هێشتا ئەوەیە کە ژیانی تیا بەڕێیەکە. ئەکرێ لەسەر ناوچەوانی خانەوەکەت بنووسیت لە ئەومە دروستم کردووە تا ئەو نەتیایە ئەبم 20 سادانی 30 سادانی پیرۆزت بێ، پرۆژە کاتێکی خۆت بۆ خۆت. ئەمە پرۆژەی سەرەکیە. کاتە لی بنووسە لەو کاتی کە وفاتێک کردو تی چویت ئەو بەروارە بنووسە هەتاوەکو ئەو بەرواری کە لی دێتە دەرەوە کە نازانی کێیە، کە دڵنیاتەکەم ملیۆنەها ساڵە خایەنێت، هەتاوەکو قیامەت هەڵەستێ و هەتاوەکو ئەم هەموو شتانە کۆتایی پێدێ. بەڵێ کاتە بەڕێزەکەم، بوونی ئێمە لە ژیانە بوونێکی کاتیە. ئەسڵ لە ئینسانە مردنە. ئێستا حالیەن بەم دوایە گەیشتی ناوی کە 8 ملیار ئینسان لەسەر زەویەژی. چەند؟ 8 ملیار. ئەی پێش ئێمە چەند ملیار ژیاوە؟ عولەمانە فەرموون 108 ملیار ژیاوە. یعنی بەرامبەر بە هەر یەکێکی زیندوی لە ئێمە 14 دانی مردوو هەیە. یعنی ئەمفال نەکراوین بەس لە بنەماڵەیەکی گەورەی کەسمان لێ ماوەتەوە. لە 14 کەس منی لێ دەرچوم. ئێمە شەڕۆین 14 تریش بەڕێوە ئێم سەرەی گرتووە. پەلەمەکە کەواتە تۆ لە ئەخیرا ئەبی بە یەکێک لە 100 کەس کە چانسی ژیانی پێدراوە. کەواتە باوکی من ئەسڵ لە ژیانە مردنە نەک زیندوو بوون. خۆشەویستم ئەمە بیکە بە ئەڵقەیەک بیکەرە ژێت پێش ئەوەی کە بەسەر ئەمانەیە هات بەسەر ئێمە شابێ. کەواتە ئێستا تێگەیشتین بۆ پرۆژەکەی ئێمە هەمیشەیە، بۆ پرۆژەکەی ئێمە بەردەوامە، بۆ پرۆژەکانی تر کاتین و بەسەرە چن و ئەمەی ئێمە لە ئەخیرە ئەمێنێتەوە هەتا ئەو ڕۆژەی کە خوای گەورە فەرمێ لیمەن المولک اليوم. کەواتە با ژیان واسەیرکەین، با مردن و قبر واسەیرکەین، با ڕەحم واسەیرکەین کە تەنها کۆمەڵی وێزگەن لەم گەشتە پێشەوانەیە پیاتێ پەڕەبین هەتاوەکو ئەگەینە منزڵە ئەبەدێکی خۆمان لە باشدا. خوای گەورە پێمانی بەخشێ. وما ذلك على الله بعزيز. ئەوەی کە واتە گەیشتووە قبر بنیتیە لە کۆچی دوایی لە سەفەری ئەخیر غەڵەت حاڵی بووە، چونکە هێشتا کاتی ماوە و هێشتا لێرەشە هەر میوانە و ترانزێتە و تکتەکەی لە گیرفانایە و جوازەکەی پێ چاوەڕێیە جارێکی تر بێتە دەرەوە. لە دنیادا لە دایکبوون دوو بوونە، یەک لە داوێن ئەوی دی بۆ گۆڕچوونە. لە دنیادا لە دایکبوون دوو بوونە، یەک لە داوێن ئەوی دی بۆ گۆڕچوونە. ئاخڕ و ڕەحلە تەریبن بۆ ئەو کەسەی مرگ بەلایەوە فەوت و تیاچوونە. سلام علیکم ورحمة الله وبركاته.